سڵاو خۆشەویستان ڕێزم بۆ هەموو لایەکتان. طبعا ناخۆشحاڵم کە بۆ کەسێکی ئاوا ئەم ڤیددیۆی تۆمارەکەم. من هیوادار بووم لەم بەهارەیە بۆ شتێکی تر ڤیددیۆ بڵاو بکەمەوە، بەڵام بێویژدانی کۆمەڵێ پێیج و کۆمەڵێ سایت لەسەر ئەو قسە و باسانی کە ئەکرێ لەسەر جیابوونەوەی دەرونگێژن و هاوسەرەکەی کە عالەساس پەیوەندی بە منەوە هەبێت. من لێرە ئەمێ زۆر بەڕاشکاوانە پێتان بڵێم کە ئەو مۆزوعە بە هیچ شێوەیەک پەیوەندی نییە بە منەوە، بە هیچ شێوەیەک ڕەتی نییە بە منەوە. ئەوە ژیانی ژن و مێردایەتی خۆیانە، دواییش ژیانی ژن و مێردایەتی شتێکی زۆر پرایڤەت و تایبەتە، یعنی نە من و نە کەسی کەش مافی تەداخولکردنی نییە بەڕاستی. و نازانم ئەم شتانە چۆن دروست بوو، چکە من خۆم چاوپێکوتنەکەم نەبینی بەڕاستی، بەڵام دواتر بۆیان نردم لە فەیسبوک و سەیرم کرد کە ئەو خانمە هەژان خان خۆی بە هیچ شێوەیەک نەیوتووە کە لۆکە سەبەبی جیابوونەوەی من و دەروون بووە و ناشکرێ ناشتوانێت ئەوە بڵێ، چکە بەڕاستی لە ڕاستی ئەسڵ و ئەساسی نییە. بەڵام بێویژدانی کرا چاوەڕێشەکەم، بەڕاستی چاوەڕێشەکەم کە ئەم قسەی من پشتڕاست بکرێتەوە کە بوترێ بە هیچ شێوەیەک پەیوەندی بە منەوە نەبووە. بە هەر حاڵ منی ژۆک و ئێوە پێم ناخۆش بۆ مۆزوع ئەڕوویە. من ڕاستە دەروون هاوڕێیەکی باشی منە، هاوکارێکی باشی هوەری منە و بەڕاستی زۆر ڕاوێژی پێەکەم بۆ کارەکانم، زۆر یارمەتیدەرێکی باشمە و ئێمە بەرنامەیەکی باشمان کرد پێکەوە لە داهاتوە ڕەنگە کاری هوەری تریشمان هەبێ پێکەوە و هاوڕێیەکی بەڕاستی ئەزیزە لەلام و بەڕاستی کوڕێکی مەرد و بە ئەخلاقە. من بەڕاستی نەمتوانی بێدەنگ بم لەسەرمە، چکە مۆزوعێکی تر بوو منیان هێنا بۆ ناو مۆزوعەکە و منیان تێوەگلانوکە شتێکە ناتوانم لەسەری بێدەنگم لەبەرەوەی کە مۆزوعێکی کەم نییە، ناکرێت تۆ تاوانە نەبێت و شتێکی وا ئیسپات بێ بەسەرتا. لەبەرەوە حەزم کرد ئەم ڕوونکردنەوەیەتان بۆ بەم، هیوادارم قسەکانم بگات وەکو خۆی. و لە ئاخیریشە ئەمەوێ بڵێم هیوادارم سۆشیال میدیا بە شێوەیەکی باش بەکاربێنین، بە شێوەیەک کە بتوانێ قازانجمان پێ بگەێنێ، بە شێوەیەک یەکتری ناشرین بکەین، چکە ئێمەش ئینسانین، ئێمە شعورمان هەیە، ناکرێت لەبەر ڕاکێشانی بینەر و کۆکردنەوەی هەنێ لایک ئێمە بین بە ئارەزوی خۆمان یاری بە ناوبانگ و کەسایەتی ئێمەمانانەوە بکەین، کە بەڕاستی وە شتێکی ڕەوانیە. و تێبینیکی هاوڕێیانشم بۆ هەنێ لە ڕۆژنامە نووسەکان و هەنێ لە میدیاکارەکان کە لە مەودووە بە ئەخلاقترەوە کاری میهنیان، کاری ڕۆژنامە نووسیان پەرە پێبەن بە ئەخلاقترەوە. من لە کۆتاییە هیچ شتێکم نەماوە و هەرەوەی ویستم پێتان بڵێم من بە هیچ شێوەیەک ئاگاداری ئەو مۆزوعانیم، هیوادارم بە ویژدانەوە تەعامل بکەن. کاتێکی خۆش بۆ مولایەتان و زۆر سپاس بۆ گوێگرتنتان.